شارێک لە شێعرەکانی حافظ کە مامۆستا حقیقی وەریگەڕاوەتە سەر کوردی وەرگێڕانی مامۆستا حقیقی من لە باغت بە تەمای میوەچنینم چ دەبێ پێشی پێی خۆم بە چرای تۆ دەبینم چ دەبێ ببین ئەوە بیگەڕەوە دەیگەڕێنمەوە لەو گەڕێ وا خۆشترە قوربان غەڵەتم خوێن بۆ جا چاکی دەکەم من لە باغت بە تەمای میوەچنینم چ دەبێ پێشی پێی خۆم بە چرای تۆ ببینم چ دەبێ گەر لە بن سێبەری ئەو سەروە بڵێندەی خوایە وە حەسێنم لەشی سوتا و بەتینم چ دەبێ ئەرێ ئەی خاتەمەکەی قامکی جەمی شوێن پیرۆز گەر بخەیوێنە لەسەر نەخشی نگینم چ دەبێ ڕێبەری شاری ئەوە مەیلی بە شا و شەحنە هەیە من ئەگەر بێت و نیگارێکی وەبینم چ دەبێ خواجە پێی زانی کە من عاشقم و هیچی نەگوت حافزیش بێت و بزانێ بە ئەوینم چ دەبێ ئەم شعرم لە ڕۆژی 11/8/67 بە یادگار خوێندەوە بۆ مامۆستا حقیقی کار شعری خۆشێتی والله ئەوەستانە ڕێ لەبەری دەکەمە ئەوەند بە شێو ناچەند هیچم ڕێک خراپ بووە دیوا بە ئەوە دایخەنەوە چ هیچ شەمان مەکەن